سەبارەت بە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان و سەرکەوتنی پارتی بەڕێز ئارینانەکەلی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لەگەڵمان میوانە کاگاری سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. پارتی چۆن ئەم سەرکەوتنە گەورەی بەدەستێناوە؟ سەرەتا پیرۆزبایی گەرم لە خەڵکی کوردستان دەکەم ئەو سەرکەوتنە پێشەم شتێک سەرکەوتنی هەموو تێکۆشەر و نیشتیمان پەروەران بووە، هەموو ئەکادر و ئەندامان و دۆست و لایەنگرانی پارتی بووە و پیرۆزبایی لە خانەوادەی سەربەرزی شەهیدان لە جەنابی سەرۆک بارزانی دەکەم و سەرکەوتنی پارتی ئەمە یەکەم جار نییە، هەر لە دەستپێکی هەڵبژاردنەکانی ساڵی 1992 قۆناغ بە قۆناغی گەر پێدا بین پارتی دموکراتی کوردستان هەمیشە ئەنجامەکانی بە سەرکەوتوی کۆتاییاتە. زۆر باشە. ئەنجامی هەڵبژاردن ئەنجامە بۆ پارتی چاوەڕوان کرا بوو؟ بێگومان لەبەرەوەی پارتی دموکراتی کوردستان هەم هێزێکە لەسەر ئاستی دنیا، هەم لەسەر ئاستی هەرێمایەتی عراق و ناوخۆش، ئەو هێزەیە کە جێگای متمانەی خەڵکی کوردستانە، جگە لە پارتیەکان بوویتە هێزێکە وەکو پارێزەر بۆ هەموو هاونیشتیمانیان، بۆ هەموو تێکۆشەران و هەم کوردستانیان لە هەرچێن دەربن. بۆیە جگە لە پارتیەکان خەڵکی تریش دەنجی بە پارتیدایە کە ئەوانەی کە دەبینن پارتی دوا ڕۆژ بۆ کوردستان بەدی دەینی و ئەو هێزەش بووە لە ڕابردوو لە ئێستا و لە ئایندەش دەبتە بەرگریکار و پارێزەری دەستکەوتەکانی هەرێمی کوردستان. باشە، سەرکەوتنی پارتی لە چیەوە سەرچاوەگرێ؟ کاردانە بوو بەرامبەر نایەنەکانی یان پشەستورە بە جەماوەڕەکەی؟ پشئەستورە بە جەماوەرەکەی، پشئەستورە بە کادر و لایەنگرەکانی و پشئەستورە بە بیر و باوەڕ و ئیرادەوە، پشئەستورە بە جەنابی سەرۆک بارزانی. ئەوانە هەمووی خاڵی گرنگن کە باسم کرد کە پارتی دموکراتی کوردستان لە هەر پرۆسەیەکدا کە بەشدارە بە تایبەتی لە پرۆسەی هەڵبژاردن. ئاشکاگاری بەرزبوونەوەی دەنگەکانی پارتی ئەم ئەنجامێکی ئێستا بەدەستێناوە، ئەرک و بەرپرسیارەتی پارتی بەرامبەر خەڵک قورستر ناکە؟ چۆن پارتی لە ڕابردوو کەمتەرخەمی نەکردیە، هەم لە سیستەمی حکومڕانی، هەم لە سیستەمی سیاسی، لە هەموو بوارەکاندا بێگومان ئەرچی سەرشانی پارتی هەمیشە قڕز بووە، وەکو هێزە کەستی بە بەرپرسیارەتی خۆی کردیا لە هەموو قۆناغەکان. ئەو قۆناغێشە وەڵامی ئەو دەنگ دەرانە دەنەوە کە دەنیا بێەوەدا لە هەموو قۆناغەکان بە تایبەتی ئەو قۆناغەش کە قۆناغێکی گرنگە 4 ساڵی ئایندە بۆ هەرێمی کوردستان، بۆ حکومڕانی لە کوردستان، بۆ بەرەو پێشبردننی قوارەی هەرێمی کوردستان و زیاتر خۆشگوزەرانی و بواری ئەمنی لە هەموو سکتەرەکان. باشە، چۆن وەڵامی خەڵکێنەوە؟ پارتی دموکراتی کوردستان بە بەڵێنە و ئەو کارنامەی پارتی دموکراتی کوردستان لە هەڵبژاردنەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە لستی ١٩ ئەگە بخوێنەوە کۆمەڵک خاڵی تێدایە، سەتی پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە، وەکو هەڵبژاردنەکانی پێشتر کە پارتی لە کارنامەکانی خۆی ڕایدەگەیاند بۆ ئاوەدانی کوردستان و سەقامگێری و زیاتر پاراستنیاری کوردستان. ئەم جارەش بێگومان پارتی ئەرچی زیاتر دەبیتن بۆی ئەم بەڵێنانە بێتە دێ. دڵنیای خەڵکی کوردستانیش دەکەین پارتی لە ئاستی و بەرپرسیارەتێدایە. سەرۆک بارزانی لەسەر بەڵێنەکان بە کاندیدەکانی وت بەڵێنێک بە خەڵک مێن کە نەتوانن جێبەجێکەن. چ بەڵێنێکتان بە خەڵک داوەتانەوێت جێبەجێکەن؟ کارمان لەسەر ئەو کارنامەی پێشتر کردێک کە پارتی هەیبووە لە 2021 بۆ هەڵبژاردن. خۆشبەختانە ئێمە وەکو حزب پردی بەهێز بووینە بۆ گەیاندنی داواکاریەکانی خەڵک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش حکوومەتی هەموو خەڵکی کوردستان بووە. پێمان وا بووە کە خزمەتی زیاتر پێشکەش بکە. لەم هەڵبژاردنەش ئەمە ئەو بەڵێنانەمان پێداینە کە لە کارنامەی پارتی دموکراتی کوردستان بووە و لە دوای هەڵبژاردنیش ئێمەش پشتگیری خەڵکی کوردستان دەکەین بۆ بەجێگەیاندنی ئەو داواکاریانە، ئەو پێشنیارانە و داکۆچی لەسەر ئەو بەرنامانەی پارتیش دەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان یان وەکو حەزب یان وەکو سەرکردایەتی خۆمان ئەو بەڵێنانە کاری لەسەر بکەین. ئاشکاگاری سەرۆک وەزیران بە سەرۆک بارزانی لە دیدار و کۆبوونەوەکانی لەگەڵ خەڵک هەمیشە باسی لەوە کردووە کە ئەو سەرۆک وەزیرانی هەموو خەڵکی کوردستانە زیادبوونی ڕێژەی دەنگەکانی پارتی بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەکە لە هەڵەبجە کورسێکی بەدەستێناوە ئەم جارە جیاواز لە هەڵبژاردنەکانی دیکە وانا کات پارتی زیاتر خزمەتی ئەو ناوچانە بکات سەرڕای ئەو ڕێگریە سیاسی و حیزبیانی کە لەیەکرێ وەکو حکوومەت. بێگومان خەڵکی خۆشەویستی سلێمانی و دەوروبەری و گەرمیان دەبەری ڕاپەڕین ئەم خەڵکانن کە زیاتر پێویستە خزمەتیان بکرێتن و سەرۆک وەزیران جەنابی کاک مەسرور بارزانی حکوومەتی هەرێمی کوردستان درێغی نەکردیان، بەڵام لە هەمان کاتیش ڕێگری هەبووە بەرامبەر ئەوەی کە خۆشگوزەرانی و ئاوەدانی بکەوتە ناو
ئەو سنوورانە لە بەرامبەر هێزێکی دیاری کراوە بەڵام لە کابینەی دادێ دڵنیام پلان و بەرنامەی ڕێکوپێکەیە بۆ زیاتر ئاوەدانی خۆشگوزەرانی هەموو ئەو ویست و داواکاریانەی خەڵکی ئەو سنوورە و تەواوی کوردستان لەبەرەوەی جەنابی سەرۆک وەزیران بێ فەرق و جیاوازی و حکوومەتی هەرێمی کوردستان بێ فەرق و جیاوازی لەسەر ئاستی کوردستان کار دەکەن هەموو سکتەرەکان زۆر باشە پێشبینیەکەن هەنگاوەکانی پێگەێنانی کابینی دێم تا ڕادێک قورس بێ ئەستەم بێ پێم وایە پارتی دموکراتی کوردستان هێزی یەکەمە وەکو جەنابی سەرۆک بارزانیش لە دوا پەیامی خۆی لە کۆتا ڕۆژی بانگەشە باسی لەوە کرد پارتی هەمیشە دەستی ئاشتی و برایەتی درێژ کردیا پارتی دەرگاکاندا ناخاتن پێم وایە لە دوای هەڵبژاردنیش هەروەکو دوێنێ سەرۆکی هەرێمی کوردستان پەیامێکی بڵاو کردەوە کە بۆ هەموو ئەو لایەنانەی بەشداری پرۆسەی هەڵبژاردنیان کردیا بێن لەسەر مێزی گفتوگۆ بتوانین کار و بەرنامەی خۆمان بۆ حکوومەتی ئایندە جێبەجێ بکەیت بەڵام من یەک خاڵ بە پێویستم بزانی لێرکوانە باسی بکەم باش پارتی دموکراتی کوردستان هەمیشە ئەو هێزە بووە کە بڕوای بەخۆ بووە ئێرادەیەکی بەهێزیە بووە و قەت لە سەرکەوتنیش غرور نەیگرتێ مەغرور نەبووە و لە شکستیش ناومێد نەبووە و ئەو سەرکەوتنەی پارتی دەکەینە هەوێنی کارکردن بۆ دوا ڕۆژمان و بەڵێنیش بە خەڵکی خۆمان دەدەین بە هەموو خەڵکی کوردستان دەدەین لە ئاستی بەرپرسیارەتی بین ئەو هێزانەیان ئەو لایەنانەی دەیانگوت پارتی بە شێوازێک ئەو جارە کەم دەکا یان بە شێوازە گوای بەسەردەیت ڕووی نەدا ئەو هەنجەتانەش نما لەمە دوا بڵێن ئەم کۆمسیۆنەکە یان یاسای کۆمسیۆن یان خەڵکی مردی لە ناو لیستەکان یان پارتی بە شێوازە مامەلەی دەکرد گومانی دروست کرد بوو ئێستا ئەمە دەنجی دروستی پارتی دموکراتی کوردستان و خەڵکی دڵسۆزی پارتیە کە دەنجیان بە پارتیدا باش کاگاری پرسیارەکەی زۆر گرنگە بەڵام وەرچەنە کاتم هیچ نەماوە سوپاس دەکەم بە کورتی وەڵام بیتەوە مەرجی پارتی چییە بۆ لایەنەکان بۆ پێگەێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان والله هێشتا هیچ دانیشتنەک نەبووە تا مەرج دابنێتن بێگومان کە خۆی لە خۆیدا کە جەنابی سەرۆک بازدەوەی دەکاتن دەرگا کراوەیە و سەرۆکی هەرێم بانگەشە بەوە دەکاتن کە هەموو هێزەکان دەتوانین لەسەر مێزی گفتوگۆ بێگومان هێزی یەکەمیش باری گرانترە و هێزی ژمارەیەکە ئەو مەرجانەی کە سەرکردایەتیمان تێدا کۆ دەبتەوە ئەو وەخت ئاراستەی سەرمێزی گفتوگۆی هەموو لایەنە سیاسیەکان دەکرێت بەڕێز ئارینانەکە لیەندامی کۆمیتی ناوەندی پارتی دموکراتی کوردستان سوپاس بامە دەبنی بەڕێستان بەخێر.